بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە بۆ باسکردن لە ڕکابەرەکانی خولەکان بە تایبەتی کە ئەوەی جیاواز بوو. ئەمە زۆربەی زۆری یەکشەممان زیاتر لەسەر پریمەرلیگ قاڵبووی نەتەوانێت دواتر ڕۆژانی دووشەمە گۆڕیمان لە بابەتەکە بۆ خولەکانی دیکە، بەڵام ئەمڕۆ لەسەر لیگە دەوەستین و بە تایبەتی ئەوەی کە شەوی ڕابردوو بەسەر ئەتلێتیکۆ مەدرید و بەسەر بەرشەلۆنە هات کە خاڵیان لەدەستدا و تێیدا دەرفەتێکی باشیاندایە ڕیاڵ مەدرید بۆی کە هەم پێشەنگی لە ئەتلێتیکۆ مەدرید وەرگری هەم جیاوازی خاڵەکانی لەگەڵ بەرشەلۆنە زیادکە. و سەبارەت بە جامی شای ئیسپانیاش خۆتان نەزانن یاری سێڵتا ڤیگۆ ڕیاڵ مەدرید یاریی جیاواز بوو کە پێش حاڵەتی گۆڵی یەکەم حاڵەتێکی تیا بوو کە بە زۆرنی بڕای چاودێران بڕوایان وا بۆ کام حاڵەتە لێدانی سزا بۆ سێڵتا ڤیگۆ ئەژمار نەکراوە، وەکو حاڵەتەکەش بەرکەوتنی لونینە لەگەڵ یاریزانەکەی سێڵتا ڤیگۆ. ئێمە بۆ حاڵەتە داوەریەکان کێشەیەکمان تووش هەیە، ئەکرێ قەناعەتی خۆتت هەبێ. من ئێستا بە قەناعەتی خۆم ئەو حاڵەتە وەکو قەناعەتی خۆم، یعنی من ناتوانم بە دەق یاسایی بۆ ڕوونکەمەوانێ لە بەرەوەی هەرو حاڵەتەم هەیە من بە ڤیدۆژ لامەکیوێ بووی بنێرم ڤینیسیۆس جۆنیۆر بگرە خراپتر گۆڵچیش دەستەکەی بۆ بە ناکرێتە پەنارتی، بەڵام ئەم حاڵەتەش هەر نەکرایە پەنارتی. ئیتر ئایا ئەوەی ڤینیسیۆسیش غەڵەتە ئاوەش غەڵەتە، بەس بە بڕوای من پێم وایە هەردوو حاڵەتەکە پەنارتی وەکو خۆم، بەڵامی تر لێرە ئەم حەکەمەڵێ پەنارتی نیە، ئەم حەکەمەڵێ پەنارتی نییە. و سەرەتاش لە حاڵەتەکەی کۆندیەوە باس بکەم. شەوی ڕابردوو لە خولەکەکانی کۆتایە گەربینی بێتان ڕاکێشانێکی تاوی تیا بوو بۆ کۆندی و ڕێگریکردن بوو لی لەوەی گۆڵ تۆمارکە. وەکو بینیتان بەشێکی داوەرەکان کە دەڵێن ئەمە پەنارتیە، ریڤیۆ و کۆمەڵێ پێگەی تری ئیسپانیاڵێن پەنارتیە. کاکە دارا جەلالی هاوڕێمان بە دەقی یاسایی دەڵێ ڕوونی دەکەم بۆ کە پەنارتیە، من بڕوام وایە پەنارتی بۆی خیتافی لە بەرامبەر کۆندی. لە بەرامبەریشدا جەمال شەریف کە شیکەرەوەی حاڵەتی داوەری بیان سپۆرتسە ئەڵێ ئەم حاڵەتە پەنارتی نیە بۆی ئەوەی تۆپەکە دوورە لە کۆندی و پەیوەندی بەوە نیە احتیکاکێکی یاسایی و پەنارتی نیە. واتە بۆ حاڵەتە داوەریەکان یعنی ئێمە نازانین چی بکەین، هەر یەکە و ئایا قسەی تۆ ڕاستە کە تۆ تەوەقوعی خۆتەڵی بۆ چوونی خۆتەڵی، قسەی ئەم ئەم شیکەرەوەی بیان سپۆرتس ڕاستە، شیکەرەوەی داوەرەکانی خۆمان ڕاستە، شیکردنەوەی هاندەر ڕاستە. یعنی بەجددی من بۆیە هەمیشە وتومە لە حاڵەتە داوەرەکان ئێمە خۆمانی لێ بە دوورەکەین لەبەرەوەی بە هەر دیوێک تۆ قەرار بی ئەو دڵیەویترە لێرە. من بە نسبەت خۆمە من داوەر بوومە من هەردوو حاڵەتەکە فیکەی لێدانی سزام لێ، هەمەوەی سێڵتا ڤیگۆ، هەمەوەی بەرشۆنە، هەمیژەوەی کە لە یاری ئەوەی ڤینیسیۆس جۆنیۆر کە حاڵەتێکی لە ساڵی 2009 عینەن حاڵەتی یارەکەی سێڵتا ڤیگۆیە. من بە تەوەقوعی خۆمەڵێ من ناتوانم بە دەقی یاسایی بۆ ڕوونکەمەوە بڵێم بزە بدەمە پەنارتیە. لەبەرەوە حاڵەتە داوەریەکان وەکو پێم وتون هەمیشە ئێمە خۆمانی لێ بە دوور بگرین. ئەوەی کە ناوبژیوانە قسەی کرد ئێمەی گەێنی ناوانێ، وەکو چۆن پێم وتی ئەڵێم بەڕێز کاک دارا جەلال کە ناوبژیوانێکی دیاری عێراق و کوردستانە ئەو حاڵەتەی کۆندی کە ئەم شەولارەکەی خیتافی ڕوویا دەڵێت پەنارتی و دەبواە پەنارتی بۆ بەرشۆنە ژمار کردا. لەم لاشەوە جەمال شەریف کە شیکەرەوەی حاڵەتە داوەرەکانی بیان سپۆرتسە ئەڵێ پەنارتی نییە لەبەرەوەی تۆپەکە دوور بۆ لە کۆندی و لە بەشی یاریکردانە بوو بۆیە حاڵەتەکە ئاسایی و نابێ بە پەنارتی. ئەمە من تەنها ئەیگەێنمەوە پێت. ئەم دوو حاڵەتێ سەبارەت بە جامی شای ئیسپانیا زۆر هاوڕێ پێش ئەوەی یاریەکەی ڕیاڵ مەدرید تەواوی باسییاوانەکەی کلاسیکۆڕە نا جامی شای ئیسپانیا سبەی دوانی وەڕۆکەی تیر و پشک ئەنجامەدرێت بۆ هەشتی پێکە گەیشتونەتە قۆناغی داتووە لێرە ڕوبەڕووبوونەوەکان دەرەکەوێت. دەچمە سەر شیکاری بەرشەلۆنە و خیتافی و دواتر شکستی ئەتلێتیکۆ مەدرید بەرامبەر بە لیگانێس لە دوای 15 سەرکەوتن لە 15 یاری ڕابردوو ئەتلێتیکۆ مەدرید ڕوبەڕووی یەکەم شکستاتەوە. وتمان ئەمە باسی حاڵەتە داوەریەکانمان کرد و حەقیشمان نا بە کۆندی وەکو بڕوای خۆم لەبەری من لێرەدا خۆم قسە بۆکەم هەواڵەکانیشم بۆ گەیانی و قسەی خۆشم بۆ کردی. بەڵام با ئەمە بینە سەر حاڵەتیشی دیکە کە ئایا تیپێک
ڕکابەری لیگە بێت ئایا تیپێک بیەوێ نازناوی لیگە بەرێتەوانێ ئایا تیپێ بیوە ڕکابەری هەموو نازناوەکان کە ئایا تیپێ 5 گۆڵ لە ڕیال مەدرید کە ئایا تیپێ 5 گۆڵ لە ڕیال بیتسکە ئایا تیپێک لە بلباو بەرێتەوانێ نابێ ئەمە ببێ بە سوودوەرگرتن بۆی کە تۆ لە یاریەکانی دیکەش بزانی چۆن هەلی خۆت قۆزیتەوە لەوەی کە ڕێگەی سەرکەوتن ون نەکەی. ئێمە باسمان لەوە نییە کە خیتافی یاریشی ناوازەی کرد و باسیشمان لەوە نییە کە بەرشەلۆنە بە شێوکی باش کۆنتترۆڵی تۆپی کرد. بەڵام هەموو تیپێک تووشیە ماندوو بوو نابێت تووشی واستەنجابێت بۆ نمونە لە یاری خیتافیە ئێمە لامیامامان نبینی بە ئیسراحەتی خۆی بەناو بەرگریکارانی تیپی ڕکابەرە هەوڵ بدە. ئێمە ڕافینامان نبینی کە جوڵە سەرسوڕێنەرەکانی مۆرزەی ئەنجام بە ئێمە قەناسی لیڤامان نبینی لەگەڵ تۆمارکردنە. پیدری من پێم وایە پیدری هەمیشە باشترین یاریزانی بەرشلۆنەیە لە هەموو یاریەکانە. یاریزانەکانی دیکە گاڤی هیچ زافەیەکی نەبوو بۆ بەرشەلۆنە درەنگ بەشداری پێکردنی ئۆڵمۆ هەموو حاڵەتەکان بەم دوایەیەت دەی لەگەڵ خیتافیکی شانزەیەمە یەکسامبوون تۆمارەکەی 2 خاڵ لە دەستەدەی. من یعنی دایم هەڵسەنگاندێ دەکەم کە زۆر بەلامەوە گرنگە بۆتی. ئاساییە ڕیال مەدرید نیگەران بێ لەوەی بۆ نمونە بەرامبەر بە بەرشەلۆنە بڵێ من غەدرم لێکرا لێدانێکی سزان بۆ ژمار نەکرا. ئاساییە بۆ بەرشەلۆنە بەرامبەر بە ڕیال مەدرید یا بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید نیگەرانی دەرببڕێ لەوەی بڵێ حاڵەتێکی لێدانی سزان بۆ ژمار نەکرا. بۆ زۆربەی زۆری تیپەکان لە یاریەکانە لە یاریە گەورەکانە تۆ حەقی خۆتە ئەگەر ئەم حاڵەتت بەس ئێستا بۆ نمونە ئەم حاڵەتەی کۆندی لە یاری ڕیال مەدریددا بێ بەرشەلۆنە حەقی خۆیەتی بە هۆکاری سەرنەکەوتنەکەی بزانێت چونکە خۆتە زانی ئەو یاریە گەورانە هەردووتی بە بەێزی ڕوبەڕوویەکە بنوانێ و حاڵەتی بچووک یارەکە یەکلاکاتەوەی ژەو حاڵەتە بچووکەی کەتوانێت یارەکە بۆ تیپی بەرامبەر یەکلا بکاتەوانێ. بەڵام من لەمە تێناگەم ینی تۆ تیپێکە شانزەیەمە بەرامبەر بە خیتافی یاریەکەی بیانۆکەت ئەوە بێکەنەوە بردوێتەوە بڵێ لێدانێکی سزان بۆ ژمار نەکراوە. تیپێ کە لە 8 یاری ڕابردووی لالیگایە تەنها 6 خاڵی هێناوە. تەنها 6 خاڵ لە 8 یاری ڕابردووی لالیگایە. خۆتانەزان بەرامبەر چێ؟ بەرامبەر بە لیگانێس لە یاریگای خۆیە، بەرامبەر بە لاس پالماس لە یاریگای خۆیە، بەرامبەر بە سێڵتا ڤیگۆ لە دەرەوەی یاریگای خۆی، بەرامبەر بە ڕیال سۆسیداد لە دەرەوەی یاریگای خۆی. یعنی بەجددی بەرشەلۆنە بێ لەسەر ئەم خاڵە ئیشکە. جۆن ئیشیان کردووە لە سەرەتای وەرزە و لەسەر ئەو خاڵی کە ئەم تیپە پشت بە یاریزانەکانی لاماسیا بە سێوەڕکابەری نازناوەکانکە ئەبێش ئیش لەسەر ئەو خاڵە بکرێت کە چۆن لەم یاریانەدا بەرشۆنە خاڵ لە دەست نەدا. یاری ئەتلێتیکۆ مەدریدی شت دۆڕانۆ بە ئاسێکی بەرزەوانێ. یعنی ئەمانە شانی پێداچوونەوەی لە بەرشەلۆنە. بەرشەلۆنە من پێم وتون ینی لە دۆخی ئەم ساڵیا دۆخێکی ئینتیقالیە کە هانزی فلیک سەرکردایەتیەکە بەس بۆ ساڵی داهاتوو بەرپرسیارەتەکە جیاوازە بێت. کەواتە ئەگەر بێت و لە وەرزی ئەم ساڵا بەرشەلۆنە لە نمونە نازناوی لیگە لە دەست بدات ینی نەتوانێت نازناوی لیگە بەرێتوانێت خۆی هۆکارە. بۆچی خۆی هۆکارە؟ تۆ لە بلباوت بردوۆتەوە لە ناو سانتیاگۆ 4 دانە گۆڵت لە ڕیال مەدرید کردووە. هاتووی تەتەوانێ ڕیال سۆسیدادت دۆڕانووە، لاس پالماست لە ساحەی خۆ دۆڕانووە، لیگانێست لە ساحەی خۆ دۆڕانووە، سێڵتا ڤیگۆ 2 خاڵت لە دەست داوە، ئەتلێتیکۆ مەدریدت لە ساحەی خۆدا یعنی 9 خاڵت لە نێو یاریگای خۆتا لە دەست داوە. بەرامبەر بە لیگانێس، بەرامبەر بە لاس پالماس، بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید. حاڵەتی ئەتلێتیکۆ مەدرید دۆخێکی ئاساییە، وتمان ئەتلێتیکۆ مەدرید ئەم ساڵ ڕکابەرێکی بێزە. کەواتە خۆت بەرپرسیاری لەوەی خۆت. ناکرێ من لە بەرامبەر خیتافیا پەنارتیە بۆ تۆ بکەم بە بیانۆ. چونکە تۆ بەرشەلۆنەی، تۆ هانز فلیک ڕایەنەرتەکە هیوایەکی زۆرت لەسەر هەڵچنراوە. ئەزانن ئێستا لە پێشبینیەکانە لە بردنەوەی ئەو تیپانی کە پاڵێوراون بۆ بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ. من باسی پێشبینیت بۆکەم. ئەزان بەرشەلۆنە وەکو تیپێک لە دووەم پاڵێوراوەکان سیر دەکرێت
لێڤەرپۆڵ وەکو پاڵێوراوی یەکەم سیر دەکرێت بەڵام بەرشەلۆن وەکو بایرن و کۆمەڵە تیپی دیکە وەکو پاڵێوراوی دووەمی بردننی نازناوی چامپیۆنز لیگ سیر دەکرێت. ئەمە بەرشەلۆنێ، ئەمە ئاسی بەرشەلۆنێ، ئەمە هیوایە بە بەرشەلۆنە، نەک بەرشەلۆنەیەک بەرامبەر بەم تیپانە خاڵە دەست بکات. کەواتە ئەگەر لە لیگیان نەبوویتە پاڵەوان تۆ خۆت هۆکاری خاڵ لە دەستدان بەرامبەر ئەم تیپانە خۆت بەرپرسیاری لێ، چونکە بە هەموو پێوەرێک وەرت بگرم 4 قات و 5 قات تۆ ئەفزەلیەتت هەیە بەسەر ئەم تیپەیە، لە ڕووی یاریزانەوە، لە ڕووی پێگاتەوە، لە ڕووی شێواز یاریکردنەوە، لە ڕووی تموحەوە، لە ڕووی یعنی لە ڕووی ڕاهێنەرەوە، لە ڕووی مامەڵەکردنەوە، لە ڕووی ئەزمونەوە، یعنی چەند ڕووەر بگرم هەر تۆ لە تیپی بەرامبەر لە پێشتری. ئەم خاڵانت لە دەستداوە خۆت هۆکار بووی، خۆت هۆکار بووی بۆی ئەو خاڵانە لە دەست بە. ئێستش من بۆ هانزفلیک هەمان باوەڕی سەرەتامەیە. هانزفلیک پێویستی بە بەردەوامی هەیە، پێویستی بە ڕێخستنەوەی تەواو هەیە، ئەبێ بە تەواوی ئەمە بکە بە 2 نوقتە بۆ بەرشەڵەکەی تر لە میاریانەیە خاڵ لە دەست نەدات، چونکە ڕکابی لیگە بەم جۆرە ناکرێت. وەکو بینیشتان ئەتلەتیکۆ مەدرید بەرامبەر بە لیگانێس، ئەویش بەرامبەر بە لیگانێس 3 خاڵی لەدەستدا و تەنانەت لێدانێکی سزای گوماناویشی بۆ گیرا، بەڵام لێدانە سزاکە لەدەسترا کە بینیشتان دواتر ڕانەرەکەی لیگانێس چۆن وەڵامی سیمیۆنی دایەوە لە وەڵامیەوەی لە کۆنگری ڕۆژناوانی پێشیارەکەی باسی لەوە کرد حاڵەتەکان گوماناوین، بەڵام خۆی لێدانێکی سزای بۆ ژمار کرا تیپەکەی لەدەستیەوە نەشی توانی لە یارەکەدا سەرکەوتن نەک سەرکەوتن بنووسێت و یەکسامونیش تۆمار کات. ئەمانە کاتێک ڕیال مەدرید هات بەم شێوەی تۆ بە لیگانێسە دۆڕێت و تۆ لەگەڵ خیتافی دوو خاڵە دەستەی نازناوی لیگەی بردەوانێ، تۆ خۆت هۆکار بووی، خۆت نازناوەکەت پێشکەشی ڕیال مەدرید کردووە لەبەرەوە بە بابەتی دیکە پێویست ناکە یعنی ئێمە بچینە سەر خاڵی دیکە و باسی دیکە بکەین، لەبەر ئێمە هەر حاڵەتە و لە سات و لە کاتی خۆیان باسیەکەین و بەڵێ شتێکی ئاشکرا شتێکی وازە هەیە. ناوبژیوانانی خولی ئیسپانی لە ناوبژیوانە پێرفێکتەکان نین. بەڵگەمان چییە؟ بەڵگەمانەوەیە کە یوفا یعنی زۆرینەی بەرپرسیارەتە گەورەکان ناداتەوە ناوبژیوانە، خۆ ڕەنگە هۆکارێکیش بۆ نەبێت کە ناوبژیوانەکانی لیگاسیان خراپێ، ئەو کار بۆ بێ کە زۆربەی کاتەکان تیپێکی ئیسپانی لە یاریە کۆتاییەکان بووە، چ لە چامپیۆنز لیگ بێ وەکو یۆرۆی ڕابردوو کە ئیسپانیا خۆی لە یاری کۆتایی بوو، چونکە خۆتان زانە گەرە و تیپە بگاتە یاری کۆتایی داوەری وڵاتە داناردێ. بەڵام ئەمە تێبینیەکە کە هەمیشە هەبوو و دەبێ. ئەم شەو ڕیال مەدرید یارەکەی خۆی ئەنجام دەدات. ڕیال مەدرید بەبێ ڤینیسیۆس جۆنیۆر یاریەکە. کارلۆ ئەنشلۆتی لە کۆنگری ڕۆژنامەنووسی پێش یارەکە باسی لێوە کرد کە حەق بە هاندەرانی بێرنابیۆ بوو کە پێش یارەکەی سێڵتا ڤیگۆ لە کاتی ناوخوێنەوەی ئەنشلۆتیا هوتافیان کێشا لەبەرەوەی دڵگرانن لە شکستەکەی کلاسیکۆ وتی بەرپرسیارەتی شکستەکەی کلاسیکۆم لاستۆ گرتووە. طبعا ئەمە سروشتی ڕاهێنەرە لەوەی کە بەرامبەر بە هاندەران قوبوڵی بکە یاخودەوە تا حرەکاتیان بەرامبەرکە. ئەگنا من بوومە لە بری ئەنشلۆتی باسیەوەم بۆ کردن ئەگەر گوێم لە وتافەکە بوو پێمە وتن ئێوە 3 ساڵی پێشەوەی من بێم بەرامبەر بە ئایاکس لەم ساحەیە 4 گۆڵتان لێکرا و بەرامبەر بە سیتی لەم ساحەیە دۆڕان و بەرامبەر بە چێلسی لەم یاریگەیە تەعادول بوون و چونە ناو سیتی دۆڕانتان و چونە ناو چێلسی دۆڕانتان لە چامپیۆنز لیگە بووبوون بەو تیپەی کە لە 3 ساڵ بردنەوەی چامپیۆنز لیگەوە 3 ساڵ ماڵاوایتان لەسەر یەکرد کە هیچیان لە قۆناغی شانزەوەییان لە هەشتوییان لە چواری. من هاتم لە ماوەی 3 ساڵ و نیوە دوو نازناوی چامپیۆنز لیگم یانێ بە هەمان ئەو پێگاتەی کە ئێوە بەو جۆرەبوون. ئاوا ڕێگی ئەنزە نازناوەکەم بۆ بەرزەکردنەوانێ منیش. بەڵام ئەو بەو جۆرەیە و قوبوڵی کرد و بەرپرسیارەتەکەی لاستۆ گرت و باسی لە باشبوونی ڕیال مەدرید کە ڕیال مەدرید من نامەوێت باز لە دۆخی ئەستەیکەمەوە باز لە وەڵامی ئەستەیکەم، چونکە بەجددی ڕیال مەدرید لە یاری کلاسیکۆیە پرسیارێکی زۆر زۆری لە خۆی دروست کرد و بەرشەلۆنە عیبێکی زۆری ڕیال مەدریدی نیشانی هەمووانە و شتێکی ئاشکراش هەیە لە چەند ساڵی ڕابردووە هیچ تیپێک هێندەی بەرشەلۆنە نەیتوانیوە ئازایانە ڕوبەڕووی ڕیال مەدرید بێتەوە. ئەمەوە ناڵێم کە یعنی بەرشلۆنە ئەفزەڵیەتی بێ بەسەر ڕیاڵ نەخێت تا ڕیال مەدرید ئەفزەڵیەتی لە یاری و لە سەرکەوتنەکان
بەسەر بەرشەلۆنەدا تەنانوەکو کارلۆ ئەنشلۆتیش کە بە خراپترین ڕانەری کلاسیکۆ دانرێن لەو کاتۆی کە بۆ تۆ ڕانەری ڕیاڵ مەدرید ئەبەم یاری کە فلێک بردیاوانێ ئەنجا یارەکانیان یەکسان بۆ لە بردنەوەکانە ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنە بەڵام بەرشەلۆنە تیپێکی بۆ جۆ بۆیە من باسکردنی ڕیاڵ مەدرید هەڵدەگرم بۆ کاتێکی دیکە و نامێت ئێستا بە تایبەتی قسە لەسەر ڕیاڵ مەدرید بکەم چونکە بڕوام وایە ڕیاڵ مەدرید شتێکی سابتم پێ نییە کە قسەی لەسەرکەم بە تایبەتی کە یاری دوای یاری لەم ساڵە ئاستی گۆڕاوە و یاریزان تا یاریزان لە پێگاتەیە دەگۆڕێت و گۆڕانکاری زۆر لە پێگاتە و لە شێواز یاریکردن ڕووی داوە بۆیە باسی ڕیاڵ مەدرید هەڵدەگرین بۆ کاتێکی دیکە پێشێ بچمە سەر ناپۆلی و پریمەر لیگ ئەگەر کۆمنتێکی هاوڕێیان بخوێنمەوانێ حەز دەکەم لەگەڵ تانابم کاک حەسەن ئەڵێ کاک مەحەمەد سڵاویانە گەورەکان بەدەستیانە بچووەکان ئەناڵێنن هۆکارەکەی چیارەکەی ئەمشەو بەشێکی زۆری غروریە کە هەندێک یاریزان تۆ ئێوە بینیتان یاماڵ لە جێم یەکەمدا چه حرەکات و فەن و یعنی تەرتیباتی خۆیەکرد لە یارەکە ینی دایمەم لاوانە حساب بۆ تیپی ڕکابەر ناکەن ئاسینسۆ تا بینی بەرگری کارەکەی ڕیاڵ مەدرید بەرامبەر بە سێڵتاڤیگۆ چۆن ڕەفتاریە کرد یعنی خۆی زۆر بە گەورە بینی بەشێکی زۆری پەیوەندی بە کەم حسابکردنە بۆ تیپە و بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ماندووبوونی جەستەیی بە تایبەتی بەرشلۆنە کە لەو گەرمایی سعودیە و یعنی لەو دۆخەی سعودیەوە یەتەوەم سەرمایی ئیسپانیا و لە بردننی نازناوی جامی سوپەری ئیسپانیا و لە دوو یاری قورسەوانێ و یاری هاتۆ یەکسەر یاری ڕیاڵ بیتسی کردو و یەکسەری تۆمیاریە خیتافی لە بەرامبەردا تیپێک بە تەنها یەک یاری کردو و کاتێک کە تۆ سەرقاڵ بووی ئەمە ڕەنگە ماندووبوونیش بۆ یاریزانەکانی بەرشلۆنە دروست بکە ئەمانە هۆکار بووم بۆی کە ئەم تیپانە بتوانن گورزی خۆیان بۆشێن ناخۆ بۆ هەموو تیپەکان بەو جۆرە نییە ئەتلەتیکۆ مەدرید ئەگەر ئێمە بیانوە بێنینەوەوانێ بۆ بەرشەلۆنە بۆ ئەتلەتیکۆ مەدرید چی بیانوە بێنینەوە خۆ ئەتلەتیکۆ مەدرید لە سوپەر نەبوو خۆ ئەتلەتیکۆ مەدرید گەشتی سعودیەی نەکردبوو خۆ ئەتلەتیکۆ مەدریدی ژۆک و لیگانێز بوو لیگانێسی ژیاری جامی شای کردو ئەوی ژیاری جامی شای کردو یعنی هەردوو تیپەکە وەکو یەک ڕەفتاریان کردو لیگانێز ماڵاوای کردو و سەرکەوتۆ لیگانێز بەرامبەر بە تیپێکی پلە دوو ماڵاوای کردو بەڵام ئەمە پەیوەندی بە کەم تەرخەمی تیپ خۆیەوە هەیە و پەیوەندی بە حساب بۆ نەکردنی تیپی ڕکابەرەوە بۆی هەمیشە ئەو یاریانە خاڵی تێدا لە دەست دەیرێ کاکە ڕابەرجان ئێمە ڕێز و خۆشەویستیمان بۆ جەنابەت شێرەخان ئەڵێ کاک محەممەد هیچ هیوایەک هەیە بۆ ئەرسیناڵ بەڵام ئەرسیناڵ هەمیشە پێکانی هەیە تا یاریزانێکی دێتەوە ئەوی تر پێکانە بەداخەوە وڵی هیوا بۆ ئەرسیناڵ نا من تەسلیمبوونی ئەرسناڵ هەر لە پێش دەستپێکی ساڵی نوێ باسم لەوە کرد کە ئەرسناڵ و یارانەی دیکە خاڵی لە دەستدا بڕواموانی ئەرسناڵ بتوانێت ڕکابەری پریمەرلیگی لەگەڵا بکرێ چونکە بەجددی لیڤەرپۆڵ فرقەیەکی تەندروستە یعنی ئێمە وەرە حسێ بکەم چەند هەفتە کراوە لە پریمەر لیگ 22 هەفتە لە پریمەر لیگ ڕۆشتۆ بۆ لیڤەرپۆڵ 22 هەفتە لە 22 هەفتە لیڤەرپۆڵ جگە لە یاری چەلسی کە سەرکەوتنیشی تێدا تۆمار کردووە 21 یاریان لە تیپی ڕکابەر باشتر بوو 21 یاریان لە تیپی ڕکابەر بەهێزتر بووە 21 یاریان لە تیپی بەرامبەر جوودی زیاتر کردو بۆی کە گۆڵ تۆمارکە بە یاری نۆتنگام فۆرەستی شەو کە لە یاریگای خۆی دۆڕاو بە یاری نۆتنگام فۆرەستەوە کە لە یاریگای تیپی بەرامبەر یەکسان بووە ئەمە فەرقی هەیە لەگەڵ ئەرسناڵە کە لەم 22 یاریەیە من دەتوانم ئەو پەڕی بۆ دیاریکەم 15 یاری بۆ دیاریکەم کارسیناڵ باشترین یاری کردبێ یعنی ناتوانم لە 15 یاری زیاترت بۆ دیاریکەم بۆ ئەرسناڵ کە باشترین یاری کردبێ تۆ قورسە بتوانێ ڕکابەری تیپی بکەیت کە ئەو بتوانێت بەم جۆرە دەرکەوێت بۆیە بە بڕوای من ئەرسیناڵ لە دۆخێکی خراپترە و ناتوانێت بەو جۆرە ڕکابەری بکە لە پریمەر لیگ مامۆستا داود دەڵێ سڵاو بەردەستکەوتنێکی ڕۆدیگێریش هەبوو لە یاری جامی شای ئیسپانیا بەردەستکەوتنەکە لە کاتی ئیزافیە بوو بەڵێ ئەگە بزانی ئێستا حاڵەتێکەیە بۆ دەست ئەگەر دەست لە خوارەوە بێ نابێتە لێدانی سزا من باسم لەوەش نییە کە ئەمە لێدانی سزایە لێدانی سزانیە بەڵام ئەوتری ئۆفساید
یعنی تحقیقی تیا کردەوە چاوەڕێی ژووری واری کرد تاوای حاڵەتەکەی بۆ تایشید کاتەوە ئایا بگەڕێتەوە بۆی کە لێدانی سزا سی لێدانی سزاکە یاخود ئۆفساید کە ژووری وار وتیان ئۆفسایدە حاڵەتەکە بۆیە من نەچوومەوە سەری تیشیتاکە ئەوی ساڵانێکی زۆرە لە لیگە ڕوودەدات هەر لە کاڵچۆبۆڵێ و پیرێس و لوچانۆمۆزی 2-1 دیراون بەڵامیشی تۆپە ئیسپانی بەرپرسان لەبەری سوودی یانەکەی خۆیان مەدریدی تایە پشگیری لەکرێ بە پێچانەیەوەی گەندەڵکاران سزابن لەمە دەرچێ بێ ئەخلاقیە کامە وشەیەکی جوان نییە زایچی بابەتێ زۆر ناخۆشە تۆ هەموو ڕۆژێبەی یەک قسە بکەیتەوە هەموو ڕۆژێبەی یەک بابەت بڵێیتەوە هەموو ڕۆژێبەی یەک بیان و بێنیتەوە ئەی بۆ کە خۆت ئەیبیتەوە کەلیمە ناڵێ بۆ کە خۆت بردوودەتەوە کێشت لەگەڵ هیچ هانیە بۆ باسی هیچ ناکەی ئەمە جێی پرسیارە من نمونەیە گەێنمەوە بۆ ئێوە ئەگەر ئەم شتانە بەجددی وایە لەبەروی ئەگەر بەجددی وا بێ کاڵچۆبۆڵی ڕۆیە ئەگەر بەجددی وا بێ وەکو دەیڤد کوک لە ئینگلتەرا دوورەخرێتەوە بەزەم شتانەیەکی جددی نییە لەوە چێمووی هەڵە بێ ئەگەر ئیشەکە جددیە من یاری سێڵتا ڤیگۆ ئەڵێم ڕیاڵ مەدرید ئەبوایە گۆڵی یەکەمی ڕەت کرایەتەوانێ لێدانی سزا بۆ سێڵتا ڤیگۆ ژمار کرایە بەڵام داوەر نەیکرد ئەگەر داوەرەکە مەبەستێتی بۆ ڕیاڵ مەدرید دەمە بکە ئێبا ئۆفسایدەکەی ڤینیسیۆسیش حسێب نەکا بۆی کە ئاردا گولەر گۆڵی سێم بکە یارەکە لێ بێتەوە با ئەو پەنارتی خولێکی 92 نەگرێ بۆ سێڵتا ڤیگۆ یارەکە بژێرێتەوە خاڵی سەرەتا بچێتە کاتی زیادکرا خۆم شتە بە ئەنقەستە ئەگەر بە ئەنقەس بێ من بۆتی بخەمە و تەزیقیە ئێو بیرتانە هاندەرانی دژە ئەرجەنتین ئەڵێن مۆندیال فرۆشراوە تۆ یەکسەر نمونەی چیێنیتەوە ئێڵێ ئەگەر گۆڵەکەی موانێ کۆلۆموانێ و تۆپی دەقەی خیر گۆڵ وایە چیتەوت هەرەوت فرۆشراوە ئەی باشە کە تۆژەڵی بە ئەنقەستە ئەی ئەو پەنارتی دەقەی خیر بۆ ژمارەکرێ بۆ یارەکە گەیەنرێتە کاتی زیادکرا بۆ ئەو گۆڵە بۆ ئۆفسایدە تۆ ئەوە تا ئەوڵێ ئەڵێ بەردەستکەوتنێکی ڕۆدیگێری ژێ ڕۆدیگێر ژووری وار ئەڵێ ئۆفسایدە لەم لاوە ڕسم بڵاوەکەن ئەڵێن نەخێر ئۆفساید نیە ژووری وار لە خۆ وتوتی خۆ ژووری وار هەر لە خۆی توانی بڵێ و گۆڵی ڤینیسیۆسی ئۆفساید ئەو گۆڵی ئاردا گولەریش کردی ئۆفساید نیە و یەڵە حسێبیکەوە سێ بە هیچ بۆ ڕیاڵ مەدرید لەبەرەوە شتێ بڵێن لە عەقڵ و مەنتقەوە نزیک بێ تاوانەوە تیشتاکە هەر پاش یاری کلاسیکۆ تاوان ئەوە خۆشی ئێستا چاگەزانێ هاوڕێیەکمە لەوەی کە پرسپێک و پرسوجو ئەوڵ گۆڕەکەین دوای یاری کلاسیکۆ وتی ڕیاڵ مەدرید نازناوی بەرشەلۆنە نازناوی لیگەی ئیسپانی برداوانێ بەڵام من دوای یاری ڕیاڵ مەدرید پێم وت نەخێر بەرشۆنە لیگەی ئیسپانی ناباتەوە چونکە نەفەسی درێژ نییە نەفەس درێزیژی بەرشلۆنە ژەوەتا لە 8 یاری ڕابردوو تۆ 6 خاڵت تێناوە کاکاروان طبعا کاکاروان پرسیارێکی زۆر جوانی کرد دەست خۆش کاکاروان جان ئەڵێ کاک محەممەد سیتی کەی ئەتوانێت یاریزانە تازەکانی یاری پێ بکات مەرکاتۆی زستانەیە دەرگای مەرکاتۆ کراوەتەوە گرێبەستەکان واژوو کراوە کەی لە خواری وەرەقەکان ئیمزا کرا و ناوەکان ناونووسکرا نێران بە ئیتیحادەکان بە هەمان شێوە یاریزانەکەی بۆی هەیە بەشداری یاریەکان بکە ئێستا بۆ نمونە عومەر مەرموش یاریزانی سیتیە ئەم هەفتەیە ناونووس و گرێبەست و هەموو شتێکی تەواو بێ ئەم شەو یاری ئیپسویچ تاونیە یەکشەمەی داهاتوو بەرامبەر بە چێڵسی دەتوانێت عومەر مەرموش یاریکە واتە یەکسەر دەتوانێت بچێتە نێو پێگاتەکە و ئەو ڕانەر بڕیاری لیا لەوەی کەکی بەشداریەکە و بەشداری ناکە بەڵام لێرەدا پرسیارێکی تری گرنگەیە کە من بەداخەوە تا ئەم خولەکەش بە دوواداچوونم بۆ نەکردووە ئەو یاریزانانی کە ئێستا لێ مەرکاتۆی زستانەیە پەیوەندیان بە تیپەکانەوە کردووە ئایا بۆ چامپیۆنز لیگ ڕاستەوخۆ یاریەکەن لە نمونەی کڤاراتسخیلیا ئایا ڕۆژی چوارشەمە بەرامبەر بە مانچستەر سیتی یاری دەکات چونکە خۆتان نەزانن چامپیۆنز لیگ هێشتا لە قۆناغی یەکەمە واتە ناونووسکردنی یەکەمە ئایا ئەمساڵ کەم سیستمە گۆڕاوە ڕێگەش بەوە دراوە کەم یاریزانە یەکسەر بە یاخودەم دو یاریە بێم یاریزانە ناکەن تەنها بۆیانەیە لە قۆناغی دووەمەوە یا لە قۆناغی پاشکەوە بەشداری بکەن ئەمە بابەتەکەی بۆ خول بەم جۆرەیە کاکاروان بەس بۆ چامپیۆنز لیگ و پاڵەنتە ئەوروپیەکان بڕوا بکە تا ئێستا تەحقیقم تیا نەکردووە و خۆشمەوە پرسیارەم لەمەی تۆ لا دروست بوو کە ئایا یاریەکەن یاری ناکەن
کاگرێمینەڵێ کاک محەممەد بۆ لەگەڵ ریاڵ وایە بەرشلۆنە بەڵام لەگەڵ یانەکانی تر گەمەیان پێ ناکرێ بەرشەلۆنە ڕەنگە بەرشەلۆنە تایبەتمەندیشی تەواوی هەبێ لە یاریکردن بەرامبەر بە ڕیاڵ مەدرید ئەمە هۆکار بێ بەڵام ئەوی دیکەی بەرشەلۆنە خۆی بەرپرسیارە لە هەموو ئەم خاڵانەی لە دەستیان لەمەوە بەرپرسیارەتیانە تۆ چۆن خوێندنەوە بۆ ڕیاڵ مەدرید دەکەی دەتەوێت شکست بە ڕیاڵ مەدرید بێنی ئەگەر بتەوێ نازناوی خولی ئیسپانی بەریتەوە دەبێت بە هەمان بیرکردنەوە بیر بکەیتەوانێ شکست بە لیگانێز بێنی شکست بە یعنی وەزانن یاری کلاسیکۆ کە تەواو بوو بەرشەلۆنە 6 خاڵ لە پێش ڕیاڵ مەدریدەوە بوو مانگی دە 6 خاڵ پێش ڕیاڵ مەدرید کەوت ئێستا ئەم شۆگە ڕیاڵ مەدرید بیباتەوانێ بەرشەلۆنە 7 خاڵ لە دوای ڕیاڵ مەدریدەوە بێ هەر هەمووی حەکەمە هەر هەمووی غەدرە هەر هەمووی ناحەقیە پرسیارەکەین ینی 11 خاڵ فەرق زۆر زۆرە تۆ پێویست ناکە ینی هەموو شتێ ڕاکەی لی لە بەرپرسیارەتی وەرە بەرپرسیارەتەکەی خۆ چاکە ئەو بیرکردنەوەی تۆ هەتە بۆ ڕوبەڕبوونەوەی ڕیاڵ مەدرید هەمان بیرکردنەوەش بۆ تیپەکانی دیکە بەکاربێنە دڵنیا بە لەوەی بەرشەلۆنە تیپێکی تەندروستە بێ کاک شیروان ئەڵێ هەڵەی کارلۆ نەبێ بەرشەلۆنە توانای و گۆڵە زۆرەی نەبوو بە ڕیاڵ مەدرید هەڵەی کارلۆ یا هەڵەی کاماڤینگا کە هەموو یاری هەدەیەگەیە بە تیپی بەرامبەر لە یاری لیلە و لە یاری بەرشەلۆنەوە و پەنالتیکە گرتی و لە یاری ئەمە و مە حەز ناکەم بچمە سەرە وردەکاریە بەڵام ئەو بابەتێکی ترە شیروانجیان با وازی لێبێنین ناکازیانجان نانە لیڤەرپوڵ هیچ بە هیچ جۆرێ خراب نەبووە لیڤەرپوڵ یاری مانچستەریش جێمی یەکەم خراب بوو بەڵام جێمی دۆم لیڤەر یاری خۆی کرد خۆی خراپی و باشی چییە ئەوەیە کە تۆ شێوازی یاریکردنی خۆت بەسەر تیپی بەرامبەرا بسەپێنی لیڤەر هەموو یاریە ماکە خۆیانن هەلەکان لە دەستێن لیڤەر هەموو یاریە سێ بیک چان سەفەوتێنێ 4 بیک چان سەفەوتێنێ ئەم تیپە قەت خراب نییە ڕاستە لە ڕووی ئەنجامەوە ڕەنگە لای تۆ خراپێ بەڵام وەکوتر نەخێر بە هیچ جۆرێ خراب نییە کاکە سیامان دەڵێ پریمەرلیگ بێڕکابەر مایەوە ئێمە باسی پریمەرلیگ هەر باسمان لەوە کرد کە بۆکسیندەی کۆتایی هات دۆخت باش بوو پارێزگاری لەو جیاوازیە کرد نازناوی پریمەرلیگ باگەرێکی زۆر لە تۆ نزیکە کاکە ڕێبار وەڵاهی یاریشی قورس بوو خۆتان لە خۆتان قورس کرد وەڵای یاریشی قورس بوو حەسە جان خیتافی بەکەم سیر ناگەم بەس لە حەستی طموحی بەرشەلۆنەیە بەکەم سیر یەکەم نا من هیچی پێ بەکەم سیر ناکەم بەس بەرشەلۆنە طموحی هەیە نازناوی لیگە بێتەوە بۆ طموحی بەرشەلۆنە خیتافی تیپێکی کەمە ئەلەم ئاستەیە من کەم سیر یەکەم ئەینا نەگۆکو تیپۆک و ڕوبەڕبوونەوە ئەوە کاک مەروان ئەڵێمە لە هاوینەوە ئامادەکاری بۆ وەرزی داهاتووی پریمەرلیگەکەین کە نازناوی 21 بەرن و پێشمان سەرکەونەوە چونکە 20 تەواو بوو لە ڕکابەری لیڤەرپوڵ شێیە نییە کا کامەرانی ئینشاءڵڵا بەم زوانە دەست پێ دەکاتەوانێ کاگاکۆ بابەتی مانچستەر سیتی ئینشاءڵڵا سبێنێ بە تەواوەتی باسیەکەین بۆ هاوڕێیان بابەتەکە بە تەواوەتی باسەکەین ئەوەی کە باسمان کرد ئێمە یەک ئامانجمان هەیە سوودگەیاندنە و پێکەوە گفتوگۆکردن و تاوتوەکردن ئەگرێ من شتێ بڵێم تۆ بەدڵت نەبێگرێت تۆ شتێ بڵێ تۆ بەدڵت ینی من شتێ بڵێم تۆ بەدڵت نەبێ بەڵام گرنگەوەیە ئێمە پێکەوە مناقەشە بکەین ئێمە پێکەوە سەیری ڕاضە بکەین و پێکەوە لە سەری بدوین ئەمە گرنگترین خاڵە و هیچ شتێک مطلق نییە لەوەی کە تۆ باسیەکەی نەهۆکاری شکستەکەی کە تۆ باسیەکەی نەهۆکاری سەرکەوتنەکەی کە من باسیەکەی خواتە